سلێمانی نزیک بووەتەوە لە سەرکەوتن بە سەر کۆڕۆنادا، لەگەڵەوەشدا هەنگاوەکان بۆ ئاساییبوونەوەی ژیان دەستی پێکردووە و قۆناغ بە قۆناغ دەکرێتە بواری جێبەجێکردنەوە. پزیشک و کارمەندانی تەندروستی ئەوەمان پێدەڵێن لەگەڵ ئاساییبوونەوەی بارودۆخەکە پێویستە هاوڵاتیان پابەند بن بە ڕێنمایە تەندروستیەکانی خۆپارێزی و تاکپارێزی لە ژێر چاودێری ڕێنمایە تەندروستیەکاندا. هەمومان پێکەوە دوو قۆناغ زۆرانبازیمان لەگەڵ ڤایرۆسەکە کردووە. قۆناغ یەکەممان تەواو کرد و تا ڕادەیەکی باش ئەتوانم بڵین سەرکەوتوو بووین. ماوەتەوە قۆناغی دوو کە قۆناغێکی قورسی هەستیاری یەکلاکەرەوەیە. لەم ئەم قۆناغە پێڵێن قۆناغی ئاسانکردنەوەی ژیان بە هەستیاری و بە قۆناغ بە وریاییەوە. ئێستا پێی ئەڵێن ژیان بەرەو ئاسایی بوونەوە ئەڕوات، ئەبێ باش تێبگەین هەمومان، ئێمەش و هاوڵاتیان و هەموو کەسێک تێبگات لەوەی کە ژیان زۆر بۆی ئاسایی بێتەوە. ژیانی پێش کۆرۆنا جارێکی تر ناگەڕێتەوە. ئەو حاڵەتانی کە ڕوویداوە و ئەو وڵاتانی دەور و پشتمان و وڵاتانی دنیا ئەومان ئەبێ تێبگەیەنن، ئەبێ ئەوەمان فێر بکەن کە گەڕانەوەی ژیان بۆ دۆخی پێش کۆرۆنا ئەستەمە. لەگەڵ ئاساییبوونەوەی قۆناغ بە قۆناغی ژیان لە سلێمانی و کردنەوەی بەشێکی دیکە لە دوکان و بازاڕەکان خەریکە خەمی کۆرۆنا دەڕەوێتەوە و کاسبکاران و پیشەوەران دەچنەوە سەرکارەکانیان. لەگەڵەوەشدا لایەنە پەیوەنددارەکان ئەوەمان پێدەڵێن ئاساییکردنەوەی ژیان لەژێر چاودێری تەندروستیدا دەبێت و دەبێت هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.